بە هەر گەڕەکێکی سنوورەکەدا تێبپەڕی ئاستەمە دیمەنی دەیان تەنکی ئاو لە سەربانی ماڵەکان سەرنج ڕانەکێشێت. ژماری تانکیەکان هەرچەند زۆرن بەڵام بە کەمی ئاویان تێدەکرێت. ئێرە چەمچەماڵە و لەگەڵ ناحیەکانی دەور و پشتی دەیان ساڵە جیرۆدەی کەمی و نەبوونی ئاوی خاوێنن. جاری وایەتە 12 جاری وایە دا ئیتر لە مانگێکە سێجە ئامان بۆتی سێکڕت. وەک دانیشتوانەکەی باسی دەکەن بەهۆی ئەوەی بە نزیکەی 2 هەفتە جارێک ئاویان پێدەدرێت، ئەو ئاوی ناو تەنکیەکان کە بەکاری دێنن دووچاری چەندین نەخۆشی کردوون. وەخوا یەک دانە مانگە من ئاو ڕاکێش. ئەمە حارە 30 ساڵ 35 ساڵێمان حارمانە ژیانکەی ببرا نۆ دەڕۆژ ئەجاری ئەنجاتی ئاو باخوا جاران 20 ڕۆژاری ئاومانەخات. وەڵا ناویری دەستنوێژێکی پێ بسەری ناویری عیبنەوی خۆتی پێ بشۆری هەر ئەکوریە ئەکوریە اینجا ئەبێ ئاو مەکینە و عارەبانە بکڕین ئاو مەکینە و عارەبانەش ئەوەنە سوێرەوە کەلکی هیچ نهایەت هیچ ژیانیت یانە هیچ. ئەمە چەندێک ئێمە هاتوێن تێرە ئەنفال کراوە پیامان ئەنفال کراوە هەتاکو ئیستاکەیمە ئەمە ژیانمانە لەم چەم ماڵە. گەرچی لە ئێستادا حکومەت یاریان بڕیاری جێبەجێکردنی پرۆژەیەکی ڕاکێشانی ئاوی خواردنەوەی داوە بۆ سنوورەکە، بەڵام هاوڵاتیان ترسیان لەوەیە کە وەک بانگەشەیەکی بەر لە وەختی هەڵبژاردن بێت و نەگەن بەو خەونەی دەیان ساڵە ئاواتی بۆ دەخوازن. خەڵک ناومێت بووە لەم حکومەت و دەسەڵاتە چکی ئێمە پێشووتر تەجروبەمان هەیە لەگەڵ ئەم بڕیارانەی سەرۆکی حکومەت خەڵک زۆر ناومێدە. لە ڕاستیە پرۆژەی ئاوی گۆبتەپە بۆ چەمچەماڵ هێندەی ناوێچکی بۆ نمونە ئەو کۆمپانیایی کە بۆ کارەباکە ئاوی ڕاکێشتووە لە ماوەی 3 مانگە توانیتی ئەم بڕیارە جێبەجێکە، بەڵام ئەمان 3 ساڵیان بۆ خەڵک داناوە. من پێم وایە دوای بانگەشەی هەڵبژاردن و ئەوانە ئەم کۆمپانیایی کە ئێستا دەستی بەکار کردووە بۆ ئاوی گۆبتەپە چەمچەماڵ هەر لە جێی خۆیان ئەیوەستێن و هیچ ئەمەلێکمان بەم بڕیارە نییە. بەرپرسانی ئیداری و پەیوەندیداری ناوچەکەش هاوشێوەی هاوڵاتیان گلەی و گازندەی خراپی دۆخەکە دەکەن و نایشارنەوە لە ئاگەری بەزووی چارەسەر نەکردنیدا دووچاری کارەساتی مرۆیی دەبن. لە ئێستادا پرۆژەی ئاوی گۆبتەپە چووەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام حاڵی حاضر لە ئێستاشە ئێمە لە هەمان گرفتین لە هەمان کێشاین بە مۆزعشەوە 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ ئاوەگاتەوە بە ماڵەکانی ئێمە. ئەمەش فشارێکی زۆری لەسەر ئێمە و ئەم ئیدارەش دروست کردووە. پێویستە ئەو بڕئاوەی کە لە هێڵی دوی دوکانەوە دێ بۆ چەمچەماڵ زیاد کرێت و ئەو کۆمپانیایی ماس کە بڕێ ئاوی لە پێشووترە دەدا بە قەزای چەمچەماڵ ئەویش بڕەکە بێنێتەوە جێی خۆی و زیادی کات بۆ ئەوەی هەر نەبێت تاوەکو پرۆژەکە جێبەجێ بێت ئێمە لەم قەیرانەمان لەسەرکەم بێتەوە. بەرزی پلەی گەرما و زۆری مانەوەی ئاو لە تانکیەکانی ناوچەکە وای لە ئێمە کرد نمونەی ئاوی یەکێک لە ماڵەکانی ناحی شۆڕش ببینە تاقیگەیەک و پاش 24 کاتژمێر ئەنجامەکەی دەری خست ئاوەکە خستەتە سروشتەکانی لەدەستداوە و شیاوی خواردنەوە نییە. ڕزگار جەبار کێنێن چەمچەماڵ.